بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە پێگە و پایەی کاربەدەستی دادپەروەر دەکەین لە کۆمەڵگەدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژە بەوە دەکات دەفەرمێ ئێمە پێغەمبەرانمان بە بەرچاوڕوونی و بەڵگەی ئاشکراوە ناردووە هاوڕێ لەگەڵ تەرازووی عەدل و دادپەروەری و پەیامی خوایدا بۆ ئەوەی هەڵبستن بە بەرپاکردن و ڕەنگدانەوەی دادپەروەری لە کۆمەڵگەدا. لەم ئاماژە قورئانیەوە دەگەینە ئەو بڕوایی کە ئەرکی سەرەکی و ڕاستەقینەی تەواوی پێغەمبەرانی خوا هێنانی دادپەروەری بۆ پاشان چەسپاندن و جێبەجێکردنی لە کۆمەڵگە دواکەوتوەکاندا بۆ ئارامی و ڕزگاری مرۆڤایەتی. بەسە بۆ فەزڵ و گەورەیی و پێگەی کاربەدەستی دادپەروەر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت یەکێک یام یەکەمین کەسی ئەو حەوت پۆلوچینەی کە لە ڕۆژی قیامەتدا لە تاو گەرما و ناڕەحەتی ڕۆژەکە لەژێر سێبەر و سایە عەرشی خوای گەورەدا حەشر دەکرێن و دەحەسێنەوە یەکێکیان بریتە لە ئیمامی عادل واتە کاربەدەستی دادپەروەر. ئیسلامی پیرۆز هەر لە سەرەتای هاتنیەوە گرنگیەکی زۆری داوە بەم بوارە گرنگەی ژیانی مرۆڤەکان. هەمیشە دادپەروەری کردوتە بنەما و هۆکاری دانانی هەر کەسایەتیەک لە پلە و پۆست و پایەکدا. ئەوە تا دەبینین ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەزیفە و کاربەدەستێتی لە یەکێک لە والیەکانی دەسەنێتەوە کاتێک کە بە سەرسوڕمانێکەوە بە ئیمامی عومەر دەفەرمێ من چەندین منداڵم هەیە تا ئێستا ماچی یەکێکیانم نەکردووە. ئیمامی عومەر دەفەرمێتەوە بەرامبەر بە منداڵەکانی خۆت دادپەروەر و بە ڕەحم و بەزەی نەبووبی چۆن دەتوانی دادپەروەری لە نێو کۆمەڵگە و بەرامبەر بە ئومەتی پێغەمبەری خوا جێبەجێ بکەی. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە کەسێتی یاد باز لە دادپەروەری دەکەین بە شێوەیەکی گشتی پاشان باز لە سیفەتەکانی کەسی دادپەروەر دەکەین دادپەروەری چۆن دێتە دی چۆن ئێمە لە ژیانی تاکەکاندا لە ژیانی ڕۆژانی خۆماندا ببینە کەسێکی دادپەروەر. هەمیشە خەڵک پێی وایە دادپەروەری تەنها لە سەرۆکی وڵات و لە کاربەدەست و لە خەلیفەی موسڵمانان دەوەشێتەوە، بەڵام ئایا لەسەر ئاستی تاکەکان لە نێو خێزاندا لە کۆڵان و لە مزگەوتدا لە بازار و لە شوێنی کار و کەسابەتماندا ئێمە دەبێت دادپەروەری وەل بکەین و هیچ پێگە و گرنگیەکی پێنەدەین؟ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانکوازی ئیسلامی تاوتوێن پرسەکەین. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. جەزاکەڵڵا سوپاس بۆیش. مامۆستایان بە سەرەتا لەو پرسیارە دەست پێ بکەین بزانین دادپەروەری چییە و چۆن لە سەرچاوەی پیرۆزی ئیسلام کە قورئان و فەرمودەیە باسی لێوە کراوە یا پێناسەی کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان و لەسەر جەم بیسەران و بینەران. دیارە دادپەروەری یەکێکە لە ناوەکانی خوای پەروەردگار، یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار عەدلە و لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار لە 27 جێگەیە باسی عەدل و عەدالەتمان بۆ کا دادپەروەری. کەلیمەی عەدل لە زمانی عەرەبیە یعنی ئیستیقامە و ڕاست و دروستێتی بێ پێچ و پەنایی بێ خوار و خێچی. لە شەرعیشا عەدل ئەوەیە فأعطوا كل ذي حق حقه وكو پیغمبری خوا علیه الصلاة والسلام فەرمێ عەدالەت ئەمەیە هەر کەسێک هەر مافێکی هەیە بە باشترین شێوە ئەو مافەی پێ بدرێ و زوڵم و ستەمی لێ نەکرێ، کە دیارە پێچەوانەی عەدالەتە بێتە زوڵم و ستەمکردن. لەبەرەوەی خوای پەروەردگار زانیوێتی کە مرۆڤەکان ستەم لە یەکترەکەن، بۆیە بە درێژایی مێژوو پێغەمبەرانی ناردووە عەلەیهیمو الصەلاة والسلام. وەکو جەناب ئەو ئاەتە خوێندو ئاەتی 25 سورەی حەدید خوای پەروەردگار لەو ئاەتەیە باسیەوە کە لەگەڵ پێغەمبەرانە خوا کتاب و میزانی ناردووە وأنزلنا معهم الكتاب والميزان. کتاب یعنی پەیامی ئاسمانی، میزانیش یعنی عەدالەت زاناکانە فەرموون. یعنی خوای پەروەردگار هەمیشە پەیامبەری ناردووە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی، لەگەڵ پەیامیشە خوای پەروەردگار تەرازووی بۆ ناردوون بۆ ئەوەی کە ژیانی مرۆڤایەتی بە باشی و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ و زوڵم و ستەم لە یەکتری نەکەن. زۆر باشە. مامۆستا چۆن دادپەروەری دەستەبەر دەبێ و دێتە دی؟ واتە دادپەروەری کاتێکە لەو ئاەتەوە تێگەین کە خوای گەورە هاوڕێ و هاوشان لەگەڵ پێغەمبەرانە ناردوویەتی، ئەمە شتێکی وەکوڵێ مادیە، شتێکە پێویستە لەگەڵ پێغەمبەرانە بێ یان هەر مرۆڤێک دەتوانێت لە ژیانی خۆیدا دادپەروەری بەدی بێنێت؟ چۆنی دادپەروەری بەدی دێ؟ بەڵێ، دادپەروەری هەموو تاچێک فەرمانی پێکراوە کە عەدالەتی هەبێ. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئین الله یەأمر بالعدل
بێگومان خوای پەروەردگار فەرمانەکا بە دادپەروەری بەچێ و لە چی بوارێکا دیاری نەکردو ئاەتەکە یعنی بە هەموو کەسێک و لە هەموو بوارێکشە لەبەرەوە عەدالەت ڕەهایە خوای پەروەردگار کە فەرمانەکا بە عەدالەت ئینسان ئەبێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی فێرکردو تەنانەت لە پێدانی دیارەیەکیش بە مناڵێکە ئینسانە بێ عەدالەتی هەبێ وەزانەکانە فەرموونی ئیبن قودامەی حەمبەلیە فەرمێ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمێ ئینسانە بێت لە ماچکردنی مناڵەکانیش دادپەروەری هەبێ ینی بزانێ کامیان ماچەکە بێ ئەوتریش ماچکە ئەگەر دوو مناڵ و زیاتری هەبوو لەبەرەوەی لە ئیسلامە کە باسی دادپەروەری ئەکرێ هەموو بوارێکە تەنانەت لە قسەکردنە خوای پەروەردگارە فەرمێ وئیذا قلتم فاعدلوا خوای گەورە فەرمێ کە قسەیشتان کرد عەدالەتان بێ بۆ ئینسانە بێ زۆر ئینسان کە عاقڵ و باڵغ و حیسابی جێیە لەگەڵ مناڵێکایە لەگەڵ کەسێکا کە دوو لە ڕووجەنابتان عەقڵی نییە بۆیە ئینسانە بێ ئاگای لە قسەکانی بێ بزانێت چیەکا و چی ئەڵێ عەدالەت چۆن دێتە دی بە چەند شتێک یەک بە ئاگابوون لە ئیمان و ناسینی خوای پەروەردگار ئینسان چونکە خوا خۆی عەدلە یەک لە ناوەکانی خوا عادل جاء لقل عادلة عادل لزمان عربية بيت اسم فاعل يعني أو كسي عدالته بس عدل يعني سرچاوك لا هي أوا كخواي پروردگار ناوي عدلة يعني سرچاوي عدالة لا يخواي بويا إنسانك بأندازي نزيق بوني لخوا أبي عدالتي زياتر به وابن القيم فرمي رحمة خواي لبي أفرمي لهر شوينيك عدالة نبو يعني شرع إخوانية عدالة بشي والرهاية كي چکە ئەکرێ لە شوێنەکە عەدالەتێکی جوزئی هەبێ لە بواری مادیات هەر لە بوارێ ڕوحی و معنەویەکەیان نەبێ وەکو ئەوروپا کە ئێستا هەیە لەبەرەوە ئێمە پێمان وایە لە هەر شوێنێکە عەدالەت نەبوو یعنی دینی خوای پەروەردگار پشتگوێ خراوە جا ئێتر ئەوە خێزانێک بێ عەدالەتی تیانە بێ وەکو زۆر جار هاوسەرەکان ستەم لە یەکترەکەن دایک و باوک لە مناڵ لە دایک و باوک ئەندامەکانی خێزان لەگەڵ یەکترە یا دەوڵەتی گەورەیش بێ کە بە دەوڵەتە وترێ ئوسرەی گەورە ئوسرەی گەورەیش بێ کە ستەمیتیاوی عنی شەرعی خوای پەروەردگار نییە بۆیە ئینسان بە ئەندازەی خواناسینی ئەبێ عەدالەتی زیاتر بێ کەسێک کە تا بڵێ من خوام خۆشەوێ خوا ئەناسم ئەگەر عادل نەبوو لە هەڵس و کەوت و کڕین و فرۆشتن و مامەڵە و هەموو شتێکی ئەمانەی وای خوای پەروەردگاری نەناسیوە ئەمە ڕێگەیەکە لە ڕێگاکان بەڵێ ماوە سەبا بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزانین ئەوان چۆن باسییان لە عەدالەت و دادپەروەری کردو یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن لە ژیانی ڕۆژانەی خۆیدا دادپەروەری ڕەنگ پێداوەتەوە و فێری هاوڵەکانیشی کردو کە ئەوانیش هەمیشە دادپەروەر بن بەڵێ دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە مامۆستای مرۆڤایەتیە هەمیشە بە هەموو کردارێک و گفتارێکی هەوڵی دا و هاوڵان فێری ئەوە بکات کە دادپەروەر بن لە هەموو کاروبارێکی ژیانیان وەکو وتمان ئەوەیشی قورئان باسی کردووە هەر بە هەمان شێوەیە بۆیە ئینسانی موسڵمان پێویستە لەسەری ئەو ئاەتانەی قورئان کە وتم 27 ئاەتی قورئان باڕاستە و خۆ باسی عەدالەتەکەن ئەم جار لە بەرامبەریشە 190 ئاەتی قورئان باسی خراپی زوڵمە کە خوا لەعنەتی کردووە لە زاڵم خوای پەروەردگار زاڵمی خۆش ناوێ خوای پەروەردگار فەرمێ زاڵمتان خۆش نەوێ لەگەڵ زاڵم ئەمە بن ئەمانەش هەموو فەرمانە بە عەدالەت چونکە شتێک کە فەرمان بێ بە شتێکی خراپ یعنی چاکەکەی فەرمان بێ بە نەکردنی خراپە یعنی چاکەکە بکەن بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە هاوڵانی فێری ئەوە کردووە کە عەدالەت و دادپەروەریان هەبێ تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کردووە هاوڵانی خاک و نیشتیمانی خۆیان کە زۆر خۆشەویستە خاک و نیشتیمان بەجێ بێڵن بچن بۆ وڵاتێکی کافر کە وڵاتی مەسیحیان پێوتراوەیان پێیان وتراوە گاور بچن بۆ وڵاتی گاور لەبەر ئەوەی پاشایەکی لێ عەدالەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئێرە بەجێ بێڵن چونکە خزمی خۆت کە نێڵێ خوا پەرستگە بشۆ بۆ ناو بێگانەیەکە ڕێز لێ ئەگرێ معنای حەدیثەکە وایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی کرد هاوڵان هیجرەتکەن ئەوە بۆ ئەو حەدیثە پێمانەڵێ دینداری لە شوێنێکە ئاکرێ زۆرترین عەدالەتی لێبێ بەڵام وەکوتم عەدالەتەکە بەڕەهایی بێت نەوە قەید کرێ بە هەندێک شتەوە بەداخۆ ئێمە لەبەرەوەی ئەم چەند ساڵی دوایی زوڵمەکان زیاتر زوڵمی سیاسی و مادین لە خەڵکە کرێ زوڵمی اقتصادی بۆیە کە باسی عەدالەت شەکەین هەر چاومان لە عەدالەتی مادی و سیاسی و ئەوانەیە ڕەنگە بوارەکانی ترمان بیر چ بێ کەواتە با باز لە بوارەکانی دادپەروەری بکەین دادپەروەری کامانن بوارەکانی تری بەڵێ وەکوتم کە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئین الله یأمر بالعدل لێرە کە خوا فەرمانەکە بە دادپەروەری دادپەروەریەکە دیاری نەکراوە چی بوارێکەوە چێشە یعنی هەمووان و هەموو بوارێک ئاوای لێ دێتەوە بەڵام گرنگترین بوارەکانی دادپەروەری دەسەڵاتدارە بەڵێ
ئەو کەسەی کە لە شەرع پێوترێ ئیمان پێوترێ خەلیفە پێوترێ ڕئیس لە هەندێک کتێبی کۆنا کەلیمەی ڕئیسی شەیە سەرۆکە هەر ناوێکی هەیە ئەوەی کە کەسی یەکەمی وڵاتە لە هەموو کەس زەرورترە عەدالەتی هەبێ ئەو عەدالەت ئەیهێڵێتەوە و زوڵم و ستەمەکە وێرانێکات لە ناوێ بات دیارە ئەو بەڕوونی خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ و تیلکە القوڕە ئەهلەکناهم لەما ظەلەموا خوای گەورە لە قورئانە فەرمێ زۆرێک شار و ئاوەدانیمان لەناو بردن کاتێک کە ستەمیان کرد بۆیە زانەکان ئەڵێن یەکەم بوار و گرنگترین بواری دادپەروەری دەسەڵاتدارە چونکە ئەگەر دەسەڵاتدار دادپەروەر بوو خەڵکیش دادپەروەرە بێ ئەحمەدی کوڕی حەنبەل فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ کە سەرمەزهەبە و محەدیثیشە أفرمي لو كانت لي دعوة مستجابة لجعلتها للسلطان لأنه بصلاحي صلاح الأمة إمامي أحمد فرمي أقرب بزام يك دعايكم هي لا تمن ما خوا قبولك أو دعاية بو دا صلاة داري مسلمانكم چونك أقر أو دا صلاة دار مسلمانة چاك بو طبعا إيش ما بس چاكك همو خلق چاك به يعني أقر دا صلاة دار وخلق هميشة طواوكري يكترن كإيسا دا صلاة دار ظلمك معناه هم خلقش لأخواره ظلمي باشي هي بو دا صلاة دارك ظالمة لەبەرەوە یەکەم بواری دادپەروەری لە ئیسلامە دادپەروەری دادوەر و دەسەڵاتدارە جا ئەڵێن کە دەسەڵاتدارەڵێن کەسی یەکەم ئێتر دادێتە خوارەوە تاوەکو مدیری قوتابخانەیەکیش پێویستە لەسەری عەدالەت ڕەچاو بکە اینجا دوای عەدالەتی کۆمەڵایەتیمان هەیە عەدالەتی ئیجتیماعی کە ئەمە زاناکان کتێبیان لەسەری نووسیەوە عەدالەتی ئیجتیماعی ئیسلام فێرتەکە وەکوتم لەگەڵ ماڵ و مناڵ و هاوسەر و دراوسێ و هاو پیشە و کاسبکارەکانی دەوروبەرت و ئەوەی کە ڕۆژانە مامەڵەیان لەگەڵاکەی لە کۆمەڵانی خەڵک لە موجتەمەعەکەتە ئینسان پێویستە لەگەڵا دادپەروەر بێ ئەگەر دادپەروەر نەبوو ئەو کاتە زوڵمیان لێکا کە زوڵمیشی کرد مانای وایە بەر لەعنەتی خوای پەروەردگارەکەوێ و ژیانی شتێکە چێ ژیان هەمیشە بە زوڵم و ستەم و ئەوانە تێکە چێ ئەوە پێوترێ عەدالەتی ئیجتیماعی عەدالەتی سیاسیشمان هەیە و تقریبا لەگەڵ خاڵی یەکەما تێکەڵاون زیاتر عەدالەتی اقتصادیشمان هەیە ئەم ماڵی کە دێتە لات ئینسان بەرپرسە لە پەیاکردنی و لە خەرجکردنی لە ڕوانگەی ئیسلامەوە کەوا بۆ بێ ئینسان زۆر بزانێت چۆن ماڵ پەیاکە و چۆنی سەرفێکە یعنی ئەمە پرسیارێکە لە هەمومانەکرێ لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی قیامەتە ئەوەی مرۆڤی عاقڵ و باڵغ بوو بێ ئەم پرسیارەی لێکا خوا ئەو پارەی هەبوو ئەو ماڵەی هەبوو لە چۆ هێنات و چۆنی سەرفە کرد ئەمە فێرمانەکە کە ئێمە عەدالەتمان هەبێ دوای پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من اقتصد ئەغناه الله ئەفەرمێ هەر کەس بزانێ ماڵ چۆن سەرفەکە یعنی عەدالەتی هەبێ عەدالەتەوەی نە ڕەزیل بی نە چروک بی ڕشت بی نە دەست بڵاویش بی لە سەرفکردنی ماڵە ئەوە کە پێوترێ عەدالەتی ئابووریتر ئەوە خێزانێکە گرێتەوە ئەوە ئێستا پێی ئەڵێن چۆنێتی بەڕێوەبردننی خێزان لەلایەنە ئابووریەکە و تاوەکو دەوڵەتێکیش ئەو کەسەی بەرپرسی ماڵە ئەبێ بزانێ ماڵ چۆن سەرفەکە ئەو بەڕاستی زۆر گرنگە و محاسبەیشی لەسەرە ئێتر دوای بوارەکانی تریش هەموو عەدالەتیان تایە ئینسان لە هەموو بوارێکی ژیانە ئەبێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەموو خاوەن مافێ مافەکەی پێ بدەی زۆر باش ماڵە سات دادپەروەری لە قسە و گفتاردا وەکو ئەجەنابیش ئاەتەکە دێنایەوە و زۆر جار لە ئیسلامی پیرۆزیشدا باز لەوە کراوە کە ئینسان لە قسەکردن یا لە بڕیاردان یا لە شایەتیدان یا لە چارەسەکنی کێشەی نێوان دوو کەسدا هەمیشە دادپەروەر بێ ئایا ئەمەش یەکێکی دیکە نیە لە جۆرەکانی دادپەروەری بێگومان بڵێ لە قسەکردنە قسە زۆر مهمە زاناکان ئەڵێن نیعمەتی گەورەی خوای پەروەردگار بۆ مرۆڤ دوای دڵ و عەقڵی بریتێ لە زمانی ئەگەر زمان نەبوایە من و تۆ و هەموو خەڵک زۆر بە ناڕەحەتی یەکتریمان بۆ حاڵی یەکراوەوانە بۆیە زمان نیعمەتێکی گەورەیە خوای پەروەردگار کۆمەڵێک ڕێنمایی هەیە لە قورئانە بۆ زمان یەک لەوانە وئیذا قلتم فاعدلوا خوای گەورە فەرمێ مرۆڤەکان کاتێک قسەیەکەکەن عەدالەتتان بێ یعنی من باسی تۆکەن پرسیاری تۆم لێکرێ لە شوێنێکە ئەبێ کە باستم کرد عادل بم نابێ ڕق و بوغز و چینەی دڵی خۆم کە هەیە بەرامبەر بە تۆ ئەمە نمونەیە نابێت لەوەوە قسەکانم بکەم ئەبێ عەدالەت بڵێم بەڕاستی ئەمە کارێکی زۆر قورسە یعنی زۆر قورسە کەسێک بتوانێ بە تایبەتی لەگەڵ نەیاران و بەرامبەر و ئەوەی کە زوڵمی لێکا کە قسەکە عەدالەتی هەبێ ئەڵێن پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام ڕۆژێک لەگەڵ حەواریەکانیان لەگەڵ ئەو هاوڵانی لە دەور و بەریا بوون پیان وتراوە حەواری بەلای لەگەڵ ڕێزما بە هەمولای کەلاکی سەجێکە هاڕۆن ئەویش وەکو دەرسێک بۆ قوتابیەکانی و هاوڵانی ئەڵێ سەیری دانی کەن چەند سپی و جوانە مەبەستی یعنی ئەگەر شتێک زۆریش بۆ گەن بوو ئەگەر ئینسان دای بەلای خۆشی پێ نەگیرا شتێکی جوانی هەر هەیە زوڵمی لێ مەکە
ابن سيرين أفرمي محمد كري سيرين أفرمي ظلمت أخاك إن ذكرت مساويه ولم تذكر محاسنه. أما الظلمة من باسي كسيكم ليه ببرسن يا هرخوم باسي كم خرابكاني باس كم وشاككاني نبينم بۆیە لە ئیسلامە خوای گەورەکە ئەفەرمێ شتێکتان و عەدالەتان بێ کە باسی کەسێکەکەم ئەبێ چاکەکانیشی بڵێم. یعنی پێغەمبەرێکی خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە پێغەمبەر عیسایە بە کەلاچێک وا ئەڵێ مانای وایە ئەمە دەرسی بۆ ئێمەتیایە. ئەڵێ موسڵمان بزانە شتێک چەندێ خراپێ ئەگرێ لایەنێکی باشیشی هەبێ لایەنە باشەکان فەرامۆش مەکەن. بە تایبەتی لەم کاتەیە هەستەکە موسڵمانان زۆر ستەم لە یەکترەکەن ئەوەی پێوترێ سەروبەندی هەڵبژاردن و ئەوانە. مسلمانێک 5-6 ساڵ پێش ئێستا غەڵەتێکی لە من بینیەوە ئێستا دێ لە فەیسبووکا بڵاوێک هاتۆ زۆر زوڵمە لەبەرەوەی کە شتێک بکا بۆ خۆی ئەوانە. بە تایبەتی هەستەکەم لە فەیسبووکوانێ ئەگەرچی من فەیسبووکم نییە لە هەستەکەم لە فەیسبووکوانەیە زوڵمێکی زۆرە کرێ مسلمانان لەگەڵ یەکترا زۆر خراپە. یعنی زۆر خراپە تۆ هەڵەیەکە لە من 21 بچی لە فەیسبووکەوە بڵاوی کەیتەوە ئەمە نەخوا پێی خۆشە نە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قازان شیلەکەم. یعنی هەر کەسێک بیەوێ سمعی مسلمانێک لە کەدار کا برینداری کا ئەوەی پێوڵێ تەشهیری بکا بە هەر شێوەیەک ئەمە زوڵمێکە کە خوا پێی خۆش نییە دواتریش بەخوا بە خۆشی زەرەرەکە. چکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ لا تظهری الشەماتەة لأخیک فینصره الله ویبتلیک. ئێمە وا فێرکراوین پێمان خۆش نەبێ موسڵمانێک کە تووشی شکستێک بوو بین شکستەکانی باسکەین. چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وریا بە ڕۆژێ دێ تۆیش تووشی شکستەکەی ئەو ئەبی خوای پەروەردگار ئەویش سەرەخە. لەبەرەوە وەکو نەسیحەتێک بۆ خۆم و بۆ هەموو موسڵمانێک فەرمانی خوایە خوا فەرمێ ئاگاتان لە زارتان بێ قسەیەک ئەکەن ئەیڵێن عەدالەتتان بێ لەگەڵا بە تایبەتی وەکوتم لەگەڵ موسڵمانانێکا کە چاکەیان زۆرە و شتێکی کەمیانەیە بۆ شتەکەمەکە زەقەیتەوە لە کاتێکا فەرمانمان پێکراوە خراپەی خەڵک داپۆشین. موسڵمانی ئەم زەمانە خراپەکان ئاشکرا ئەکا و چاکەکان دائەپۆشێ. کارێکی زۆر خراپە و ڕنگ بێهۆکارێک بێ بۆ ئەوەی کە پاشاکانمان زاڵم دەسەڵاتدارەکانمان. ڕاستە مامۆستا باز لە دادپەروەر بکەین. کەسی دادپەروەر کێوە لە ئیسلامدا چه پێگە و مەنزڵەتێکی بۆ دانراوە و چۆن باسی لێوە کراوە؟ دیارە ئێمە باسەکەمان باسی دادپەروەری زیاتر لەگەڵ کاربەدەستە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ کاربەدەستەکان سیانن دوانیانە چن بۆ دۆزەخ یەکێکیانە چن بۆ بەهەشت. لە ئیسلامە کەسی عاقڵ و خوێنەوار و ژیر لە سەدەکانی پێشوە زۆر خۆی پاراستووە لە وەرگرتنی پۆست و دەسەڵات بە پێچەوانی موسڵمانی ئێستەوە چونکە خوێنەواریمان کەمە کە ئەڵێم خوێنەواری مەبەستن تێگەیشتنێکی فراوانە لە دین چونکە ئاستی خوێنەواریمان باش نییە زۆر باش لە دین تێناگەین وە مەسیرە سەرەکێکی خۆشمان نازانین هەر پەلاماری پایە و پۆستە دین کارێکی ڕەنگە باش نەبێ ئینسانی موسڵمانە بێ وەری هەبێ ئەگەر لە شوێنێکە وەی ئەم قسەیە ئەوەیشی لەگەڵا بێ ئەگەر لە شوێنێکە زانیت کەسێک نییە ئەو کارە بە باشی هەڵسوڕێنێت تۆ نەبی ئەوە فەرزە خۆت چی داوا بکەی وەکو پێغەمبەر یوسف داوای کرد عەلەیهی السەڵاتو وەسەلام. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام زۆر هاندانی هەیە بۆ ئەوانەی دادپەروەرن و هەڕەشەیشی هەیە. فەرمێ ئەوانەی کە دادپەروەری کاربەدەستن سیانن دوانیان بۆ دۆزەخ یەکێکیان بۆ بەهەشت. دوانەکەی کە بۆ دۆزەخە یەکێکیان بە نەزانی بۆ بە لێپرسراو یعنی شایسته ئەو شوێنە نیە بۆ بە لێپرسراو. خۆ من ئەم قسەیەم کردو ئێسێش ئێڵێم ئێسێمە خەڵکمانەیە کاندیدە بۆ هەڵبژاردننی عێراق عەرەبی نازانێ ئەخەمە گوناحە دەنگی پێ بدرێ و بچێتە با موسڵمانیش بێ وانە یعنی تو ئەم ئیشە چۆن ئیشەکا بۆ خەڵک لەوێ ئەبێ چۆن دەنگی خۆی دەربڕێ ئەوانە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ لێپرسراوەکان سیانن یەکێکیان هیچ نازانێ و دەسەڵات ئەگرێتە دەست ئەفەرمێ بۆ دۆزەخە چێ. دووەمیانە فەرمێ ئەی زانێ و کاری پێ ناکا یعنی شتەکانە زانێ حەقەکانە بینێ زانێ ئەمە زوڵمەکایکا بەڵام ئەڵێ لەبەرەوەی خزمایەتی لەبەرەوەی دەرمەکەن لەبەرەوەی حیزبەکەم وا داواکە لەبەرەوەی ئەگەر ئەوە نەکەم لێم عاجزە بن حەقەکە زانێ ئیشی پێ ناکا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ ئەویش بۆ دۆزەخ. سێمیان کە بۆ بەهەشتە عیلمی هەیە و ئیشیشی پێیەکە. ئێتری گوێی لەوە نیە خەڵک چی ئەڵێن چی ناڵێن ئەمە بەڕاستی زۆر گرنگە. پێم وابێ ئێستا ئەمە لە ئەوروپا زیاتر لە ئێمە جێبەجێکرێ ئەم حەدیثە. خەڵکێک شایستەی شوێنێک نەبێ ئەسڵەن هەر خۆی لێ ناداوەکو بەکرێ گەندەڵی لە هەموو شوێنەکە بەڵام بە شێوەیەکی گشتی. جا لەبەر ئەو بەڕێزانەیە بنە دادپەروەر ئەبێ زۆر وریای خۆیان بن و سیفەتەکانیان ئەمانن. لە ڕوانگەی ئیسلامەوە ئیمامی عادل ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ پاداشتی زۆر گەورەی خوای خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە یەکەم سیفەتێ بێ موسڵمان بێ. ئیمامێک ئەگەر کافر بوو بەڵام عەدالەتی هەبوو بۆ خەڵکەکەی خوای پەروەردگار دنیاکەی زۆر خۆشەکە بەڵام قیامەت خوا وعدی داوە کە کافر نابێ بچێتە بەهەشتە. ئەوەی چۆن ئەڵێن شتێکی جێگیرە لای ئێمە کە موسڵمان نەبێ ئەو کاتە بەعزێ زوڵمیش لە موسڵمانانەکە
وەزانەکان ئەڵێن گەورەترین زوڵمەوەی کە ئینسان کافر بێ والکافرون هم الظالمون خی گەورە فەرمێ هەموو کافریە زاڵمە ینی زوڵمی لە خۆی کرۆ بەڵام ئەو زوڵمەکەی لە خۆیەتی لە خەڵکی تر نییە. دووەم سیفەتی کاربەدەست لە ئیسلامە سەرکردەی دادپەروەر لە ئیسلامە دووەم سیفەتی ئەوەیە ئەبێ خەڵک هەڵی بژار دەبێ نەک بە زۆر خۆی کردبێتە لێپرسرا و ئەوانە یان بە هەر ڕێگەیەکی ترکە بەڵێ کوتەدا بێ هەرچیەک بێ کە ئەوە ئەوترێ. عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ ئەفەرمێ من دعا إلى إمارة نفسه أو غيره من غير مشورة من المسلمين فلا يحل لكم إلا أن تقتلوه. ئەفەرمێ هەر کەسێک داوای ئەوە بکا ببێ بە لێپرسراو خۆی یان غەیری خۆی ڕەنگە جاری وای کەسێک خۆیەتی جارێ خەڵکی ترێنێ بەڵام بەبێ مەشوەرەت یعنی بەبێ پرسوڕا ئەفەرمێ بۆ ئێوە حەڵاڵ نییە جگە لە کوشتنی. یعنی ئەوە لە مصنەفی ابن أبي شيبة بە ژمارە 9759 هێناوێتی. ئیمامی عومەر یاسایەکی داناوە بۆ مسلمان و کاربەدەست لە ئیسلامە نابێ بەبێ ڕاوێژ بچێتە سەر دەسەڵات بە ڕێگەی ترچوو ئەتر ئەوە ڕێگاکەی دیارە ناشەرعیە و ڕێگایەکی ترە بێت کارێکی خراپە. صفەتی سێیەمی پێشەوای دادپەروەر ئەوەیە کە نابێ فەرق و جیاوازی بکە لە نێوان ژێردەستەکەیە. خی گەورە لە سوورەی نیسا فەرمی ئەیها الذین آمنوا كونوا قوامین بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين. خی گەورە فەرمێ باوەڕدارن ئێوە هەمیشە دادپەروەر بن با ئەو کەسەی لەگەڵی شای یعنی با حکمەکە بە زەرەری خۆت بێ على أنفسكم على لە زمانی عەرەبی پێڵێ حذفی ضەر یعنی ئەو حکمەی کە ئەیدەی خوا فەرمێ با عەدالەتی تیابێ با بە زەرەری خۆیش تابێ ئەمە قورسە ڕاستیەکەی لەسەر ئینسان. بەڵام ئەگەر ئینسان ئیمانی باش بوو ئەمە جێبەجێیەکە. یعنی ئێمە حکمێک قسەیەک ئەزانی لە زەرەری خۆشمانە بەڵام عەدالەتە خوا فەرمێ ئەوە بڵێ ئەوە بکە. دوایە فەرمێ یا لە زەرەری دایک و باوکتە یعنی خزمی نزیکت کەتی نزیکت یا خزمەکانت. خی گەورە فەرمێ ئەگەر واتان کرد ئێوە ژیانتان خۆش ئەبێ بەڵام ئەگەر واتان نەکرد بزانن کە خی پەروەردگار لە ڕۆژی قیامەتا لێپرسینەوەی هەیە. بۆیە جێبەجێکردنی دادپەروەری لەگەڵ ژێربەدەستەکانە کارێکی ئاسان نییە بەڕاستی. چکە تۆ لەولاوە خزم تەلەفۆنە بۆ کایسە لەم ڕۆژگارەیە خەڵکی ناسیار تەلەفۆنە بۆکە خەڵکێک کە پێشتر شتێکی لەگەڵ تا هەبوو تەلەفۆن هەموو ئەمانە داوای شتلیەکەن. خی پەروەردگاریش داوای عەدالەتی لێکا بێ ئینسان وریا بێ یعنی ئەگەر دڵی خەڵکت لێ بێشێلەوە باشترە کە تۆ عەدالەت جێبەجێ نەکەی بەڕاستی. ئەگەر چی قەناعەتشم وایە ئەگەر ئینسان بەڕاستی عەدالەت بکە هەموو کەس خۆشەوێ. ئەگەر ئینسان بەڕاستی عەدالەت بکە هەموو کەس خۆشەوێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە کاتێک کە دزیە کراوە و ئافرەتەکە ناودار بۆ و تویانە با کارێک بکەین ئەم ژنێ دەسی نەبڕێ و ئەم بنە ماڵەیە حەیایە نەچێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکەکەی تێگەیان فەرمووی ئوسامە ئەوانی شاتن کام سەحابە زۆر خۆشەویست بوو لای پێغەمبەر سەڵات وسەلام ئەویان کردە دکاکان فەرمووی ئوسامە ئەمە قەزیەی ئەوە نییە من تۆم خۆشەوێ خۆشم ناوێ. قەناعەتم وایە زۆرێک لە موسڵمانە لەمە تێنەگەیشتوین. یعنی ئەمە ڕقبوون نییە من کە مامۆستام لە مەکتەبا قوتابیەک زۆریشم خۆشەوێ سی هێناوە سی بۆ دانم تەواو دەرنەچۆ چی لێ بکەم یعنی معناوانی ڕقم لێ بێ ئەمە خۆشمەوێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئوسامە ئەمە دینی خوای پەروەردگارە ئەمە سنووری خوایە خوا وای داناوە ناکرێ قسە لە سنووری خوای پەروەردگارە بکرێ. دڵنیا بە ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکە بۆ فاتیمە ڕەضی الله عنها لەبەروی فاتیمە خۆشەویستترین کەسە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە نەوەکانیە لە مناڵەکانیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر فاتیمەش دزی بکە دەسێ بڕم و هەروایش بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات. ئەوە پێمانەڵێ کە تۆ بووی بە لێپرسرا و ئەبێ فەرق و جیاوازی نەکەی لەگەڵ نزیکترین کەسی خۆتا خۆشەویستترین کەسی خۆتا وەکوتم ئەمە قورسە و خەڵکیش بە ئاسانی لەمە تێناگەن. خەڵکیش بە ئاسانی لەمە تێناگەن. من چەندەها موسڵمان بۆ لە قوتابخانە و مەکتەب و پەیمانگا ئەو شوێنانە کە دەرەجەم داوەتێ حەقی خۆی سی وەسیم بۆ داناوە عاجز بۆ و تێتی زوڵمی لێ کردم ئەخە زوڵم نییە ئەوە عەدالەتە تۆ شایانی ئەوەی سی بێنی سیت بۆ دانرێ. مەبەستم ئەو نمونەیەکی بچوو کە دواتر لێر عاجز بووە زۆر خراپە ئێمە کەسێک عەدالەتی لەگەڵمانە کرد نابێ لێ عاجز بین چونکە ئەوە سیفەتی ئینسانی خۆشمان بێ بێگومان.
زۆر باش مامۆستا لە ئێستادا وەکو جەنابی دامەژبێک لە بەردەم پرۆسی هەڵبژاردنداین سەدان ڕنگ و سەدان کەسایەتیە بینین و سەدان دروشم هەیە هەندێکیان هەیە ڕاستگۆن لەگەڵ دروشمەکانی هەندێکیان هەیە زۆر باقوبری قورد زۆر لە کەسایەتی و پلەپایە خۆیان گەورەترە ئێمە چۆن کەسانی دادپەروەر بناسینەوە بەپێی ئەم مەرجانە زۆر جار تۆ ناتوانانی ئەم مەرجانە لە کەسێکدا ببینی بەڵام چۆن ئێمە لە ئێستادا کاندیدێکە بینین کەسایەتیەکە بینین بزانین کێ دادپەروەرە کێ دادپەروەر نییە وڵای بە پێوانەی باسم کرد لە ڕوانگەی ئیسلامەوە قسەی لێ بکەم من لە هەڵبژاردنە زانەکانی سەردەمەڵێن موسڵمانێک و ناموسڵمانێک هەبوو فەرزە تۆ دەنگ بە موسڵمانەکە بدەی مەگەر بزانین ئەم موسڵمانە زۆر هیچی لە بارانیەوە ئەوانە حاڵەتی وایش نادرە لەبەرەوە پێمان سێ نەبێ بڵین موسڵمان و ناموسڵمان ئێستا خەڵک هەیە و زۆر بە فەخرەوە لە ناو مەجلیس و کوڕاڵێ من نوێژ ناکەم ئەخەوە چۆن موسڵمان دەنگی پێدا زۆر سەیرە بەڕاستی ئەوە خی گەورە فەرمێ وەلە یەجعل الله للكافرین على المؤمنین سەبیلا کەسێک سوژدەیە بۆ خوانەوە دروست نییە ئینسان متمانەی پێبێ چونکە ئەو لەگەڵ خۆیان عەدالەت نەبێ حتما ناتوانێت لەگەڵ خەڵکە عەدالەت جێبەجێ بکات دوایی ئەو کەسە کە پێویستە متمانە و پێبێ ئەبێ وەکوتم ئەم مەرجانەی تیاابێ ئەم جار کەسێک بێ بۆ خۆی کوردەواری لە پەرێزی پاک بێ ڕابردووی پاک بێ و بەڕاستی زۆر گرنگە کە ئەو کەسە پێشتر چی کردووە ئەوە نەی دەسەڵاتی هەبوو چی کردووە بۆ خەڵک ئەوە زۆر گرنگە ئینسان ئاگداری ئەوە بێ بەڕاستی لەکوێ تۆ خەڵکێک کە ماگانە 30 ملیۆن معاشی وەرگرتووە لە پەرلەمان 25 لە پرۆژەی خەیریا سەرف کردەوە 5 خواردووە لەکوێ کەسێک کە نازانێت پارەکەی چی لێ کردووە ئەوە نمونەی پارەشتی تریش خەڵکێکەیە 4-5 ساڵ ئەندام پەرلەمانە تا ئێستا کەس نایناسێ ئەگەر چی ئەوە لە وڵاتی ئێمە هەمووی بە سەقەتی هاتووە تێبینی زۆرە لەسەر پەرلەمان و ئەوانە ینی هەمووی بە سەقەتی هاتووەوانە ئەجینا زۆر ستەمە کەسێک دوو ئەوەی ئەندام پەرلەمانێک ماندوو بێ مەعاشەکەی 400,000 بێ و ئەندام پەرلەمانێکیش نازام چەند ملیۆن و ئەوانە بێ بەڕاستی ئەوە بۆ خۆی ئەبێ ئەوە چاکرێ خۆی لە بناغەوە هەر لە بناغەوە بە دادپەروەری هاتووە ئەجینا بۆچی بۆ 14 ساڵ بڕینەوە مامۆستا ئەرکی جەماوەر و خەڵک بەرامبەر بە کاربەدەستی دادپەروەر و کاربەدەستی ستەمکار چییە دەبینین لە سەردەمی چەرخی ئیسلامدا لە سەردەمی ئیمامی عومەردا سەدان کە هاوڵ ئامادە بوون ڕەخنە لە ئیمامی عومەر بگرن بڵێن قماشەکەت بۆ زیادەیە ئەم کوڕەکەت بۆ ئاوایە ئەنی جۆرە لە جۆرەکان ئەرکێکی ڕاستەقینیان هەبووە لە ڕاستکردنەوەی تەنانەت گوتوشیان ئەگەر لاریەکەت لێ بینی ئێمە بە شمشێر ڕاست دەکەینەوە ئەرکی جەماوە دەبێت چۆن بێ و چۆن لەگەڵ دادپەروەر و لەگەڵ ستەمکارە هەڵسو کەوت بکە ئەوەی جەنابەت باسیەکەی هەڵوێستی ڕاستەقینەی خەڵکی ئیماندارە خەڵکی ئیماندار نابێت کە بەرپرسەکە هات ماستاوی بۆ بکە و دوای ڕۆی غیبەتی کاوە لە ئیسلامە زۆر ئێستا خەڵکی ئەم زەمانە وایە کام بەرپرس لە وڵاتی ئێمە زۆرترین گەندەڵی ئێستا بچێتە بازار هەزاران کەس ڕسمی لەگەڵ هاگرێ ئەوە خەڵک نەخۆشەکەوا بوو کە دوای ڕۆی چی پێڵێن خەڵکەکە هەزاران پۆست و قسە و چی ئەوانی لەسەر نووسن بەڵام ئینسانی موسڵمان نابێ وابێ ئینسانی موسڵمان ئەگەر ئەو کاربەدەستە دادپەروەر بوو فەرزە لەسەری دوعای خێری بۆ بکە خۆشی بوێ بە قسەی بکە لە فەرمانی دەرنەچێ شتێ نەکات لە زەرر و زیانی ئەوە بێ ئەوە هەڵوێستی ئینسانی موسڵمانە لەگەڵ هەر بە کورتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئیسمعوا وأطیعوا وإن أمر عليكم عبد حبشي لە ڕیوایەتێکە ما أقام فيكم كتاب الله فەرمی ئێوە ببیستن لە کاربەدەستەکانتان و بە قسەیشیان بکەن دوایی فەرمووی با کەسێکی زۆر یعنی کۆیلەیەکیش بوو بە بەرپرستان کە زمانێک بۆ لە دەوڵەتی ئیسلامیا کۆیلە بۆ بە کاربەدەست کۆیلەکانیش کە بوون بە کاربەدەست بەو مەرجانەی کە باس کراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی بە قسەی بکەن و قسەکانی ببیستن چاک بن لەگەڵیان وتمان ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل حەسەنی بەسری ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ ئەفەرمون هەردووکیان لە دوو کتێبی جیاوازە ئەڵێن ئەگەر بزانی لە تەمەنمانە یەک دوعامانەی خوا لێمانی قبوڵەکە بۆ پێشەوایەکی دادپەروەریەکەین چونکە پێشەوای دادپەروەر دنیای پێوە بەندە یعنی ئەگەر دادپەروەری هەبوو ئێتر دنیای خەڵک خۆشە بێ ئیمامی غەزالی ئەفەرمێ لە هەر شوێنێکە حارس نەبوو پاسەوان نەبوو ژیانی ئەو خەڵکەتی ئاچێڵێ پاسەوانیش بریتێ لە ئیمامی عادل پێشەوای دادپەروەر بۆیە هەڵوێستمان لەگەڵ پێشەوای دادپەروەرە ئەوێ کە فەرزە لە سەرمان خۆشمان بێ دوعای خێری بۆ بکەین سەمع و تاعیشی بکەین لەگەڵ زاڵمە ئەگەر کەسەکە ستەمی کرد ئەو کاتە ئینسانی موسڵمان پێویستە لەسەری ئەوە جارێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ لا طاعة لمن عصى الله
کەسێک کە یاخیە لەخوا دروست نێت تۆ فەرمانی بکە یعنی وەکوتم زۆر سەیرە ئێستا موسڵمانێک بێ کەسێک بە ئاشکراڵێ من نوێژ ناکەم هەر بە ئاشکرا خەڵکی هەیە ئێستا لەمانی کە بانگەشە ئەواناکە منم باوەڕم بە ئیسلام و هەڵبژاردن و چی و قسانە کە باوەڕی بە ئیسلام وانە نییە دروست نەی ئینسان بەگوێی ئەوە بکا و دەنگی پێ بدا و لەگەڵیا بێ و سەری بخاوەوە زوڵمەکەی زیاترە بێ و تاوانیشی زیاترە ئەگەر زاڵم بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ دەستی بگرن یعنی زانین ئەم موسڵمانە زوڵمەکە دەستگرتنەکە بەوە بێ قسەیەکی خێری بۆ ئەەکەی نەسیحەتێکەکەی ئامۆژگاریەکەی نەک نیفاق و ماستاوی لەبەرا بکەی ئەوەی کەوتمان ئەگەر چاک نەبوو ئەو کاتە تۆ ئەبێ مەیلت بەلای زوڵمەکەیان نەبێ با موسڵمانیش بێت چونکە خوای گەورە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا نافەرمێ إلى الظالمين خوای گەورە فەرمێ خۆشەویستی دڵتان نەبێ بۆ لای کەسێک کە زوڵمەکە با براکەیشت بێ با موسڵمانیش بێ نابێ ئینسان لەگەڵا بێ ئەگەر لەگەڵ زاڵما بووی ئەو کاتە خوای گەورە فەرمێ فتەمەسەکم النار خوای گەورە فەرمێ سزای دۆزەخ ئەتانگرێتەوە لەبەرەوە مووقفی ئێمە کە ئێستا دەسەڵاتدار و لێپرسراوی عادل زۆر کەمە زۆربەی زۆری زوڵم مستەمەکە هیچ نەبێ ئینسانی موسڵمان خۆشی نەوێ لەگەڵیان نەبێ سەری نەخا و دیعایە و بانگەشە و شتیشی بۆ نەکا ئەوانە بە کەسەکە نزیک خۆشی ئاسەوار و کاریگەریەکانی بوونی دادپەروەری یا کاربەدەستێکی دادپەروەری لە کۆمەلگەدا چۆن ڕەنگ دەدەنەوە کاتێک کە کۆمەلگا کاربەدەست و شوانێکی دڵسۆز و دادپەروەر و دوور لە گەندەڵی هەبوو و دادپەروەری لە دائیرە و لە مەحکەمە و لە شوێنەکانی بڕیارداندا هەبوو ئەو کاتە کۆمەلگا چ ڕەونەق و چ وێنایەک وەردەگرێت ئیمامی ماوەردیە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بۆ ئەوەی دنیای خەڵک بمێنێتەوە بەباشی ئەبێ عەدالەت هەبێ پایە و کۆڵەکەی مانەوەی ژیان بریتە لە عەدالەت ابن تەیمیە قسەیەکێ فەرمێ خوای گەورە دەوڵەتێکی دادپەروەر بەڵێ قسەکەی ئیبن تەیمیەش تەواوە بەڵێ فەرمێ ئەکرێ خوای پەروەردگار دەسەڵاتی بێباوەڕ مادام عەدالەتەکە و موسڵمانێکی زاڵم خوای پەروەردگار دەسەڵاتەکەی لێ ئەسەنێتەوە شوێنەوارەکەی ئینسان لە هەموو شتێکە هەستی پێکە ئەڵێن مەشهورە لە مێژووە موسڵمانێک کە شوانی کردووە ئەبینێ گورجێک پەلاماری مەڕێکەدا ئەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز مردووە ئەڵێن چۆن نەزانی دوایی کە دێن خەبەرێنوان دیارە ئەوان لە دەرەوەی شار بوون وانە لە لادێ ئەوانە بوون کە خەبەرێن سێرەکان عومەری کوڕی عەبدولعەزیز مرد یعنی 2 ساڵ کە عومەری کوڕی عەبدولعەزیز 2 ساڵ حکم کردووە 99 کۆچی بۆ 100 ئەم 2 ساڵە کە عومەر حکمی کردووە گورجێکیش پەلاماری مەڕێکی نەداوە ئەوە ئێتر چۆن ئەڵێ ئەو پەڕێتی کە ئەوە هاتۆ بۆ لەوێ ئەو موسڵمانە زانیوێتی کە عومەر مردووە بۆیە ژیان ئاوە بۆ شێوازە تێک چۆن لەبەرەوەی مە قەناعەتمان وایە ئەگەر عەدالەت هەبێ و عەدالەتی مطلقیش بەس لای ئیسلامە عەدالەتی ڕەهایی ئەگەر عەدالەت و دادپەروەری هەبێ تەنانەت گورگەکانیش عەزێتی بێزمانەکان نادەن کە ئەوەنە تەکلیفیشیان لەسەر نییە چ جای ئەوەی کە بەندەکان لەبەرەوە گەر وڵاتێک عەدالەتی تیا بوو ئەم عەدالەت بە دوو شتە بێ یا بە ئیمانێکی باش یا بە قانونێکی باش ئێستا لە وڵاتی ئێمە ئیمانی خەڵک لاوازە و قانونیش لاوازە گەورەترین سەرپێچیەکە بە تەلەفۆنێک بۆی چارەسەراکرێ بۆیە ئەوە ژیانە بەو شێوازایی بینین بەڵام لە ڕۆژ ئاوا بۆ عەدالەت هەیە جوزئێک لە عەدالەتی ڕەهانیە جوزئێک لە عەدالەت هەیە لە ژیانیانە بۆ لەبەرەوە لای ئەوان پاشایەک و گەدایەک یەک حیسابە قانون بەسەر هەردووچیانە ئەچەسپێ و تەنا قسەیە لە یاسا لەسەری هەمووانەوەی کۆتا پرسیارم پشێوی و نائارامی و شەڕ و کوشتار و دزی و گەندەڵیەکی زۆر لە تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕای وڵاتی موسڵمانان دەبینین کوردستانیش ماوەی چەند ساڵێکە بەدەست دۆخێکی قەیرانی و نەبوونی و ستەم و تەنانەت ڕۆژنامەنووس کوشتن و مەلا کوشتن و دەرکردنی خەڵک دەبینین ئەمە تا چەند پەیوەندی بە نەبوونی دادپەروەری ونبوونی پای دادپەروەریەوە هەیە لەم وڵاتانە و لە کوردستانیش بەتایبەتی بەڵێ ئەو گومانی تیانێ وەکوتمان خۆشی ژیانی خەڵک لەگەڵ دەسەڵاتدارێکی دادپەروەرایە تێکچوونیشیان لەگەڵ پێچەوانەکەیەتی لەگەڵ زاڵمەکەیە بۆی ئەوە شتێکە وەکوتم شتێکی زۆر معلومە بەداخەوە ئێمە لە وڵاتی ئێمەیە ئەوە دیارە دەستێکی گەورەی غەربیشی لە پشتە ئەجیناخۆەوە خەڵکە نییە ئەوە جوولەکە ئەوانە بە ئارەزوی خۆیان یاری بەو خەڵکە موسڵمانە ئەکەن و کوردیانە بە یاریەکی خۆیان وەکەوترێ بە لوعبەیەک و ئەوە بەم ڕۆژەڵاتی ناوەڕاستوینە یاریەکەن و بۆ خۆشیان سەیری چۆن ئەڵێ فلیمەکە دیموکراسی خۆیان جوانتر دەکەوێت بێگومان لە کاتێکە ئەوە ڕەنگ بێ مەبەستی گەورەیشان ئەوە بێ بۆی خەڵک ئیسلامی لە پێش شاو ناشرین بێڵەوە کار بەدەستە موسڵمانەکەی توێ کاڵێ لە هەموو کەس موسڵمانترم ئاوال لێکە ساڵێکیش ئەیان نێرێ بۆ عومرە بەڵێ وەکوی بینین ساڵانەی زۆریان نێرێ بۆ عومرە
ئەڵێ ئەوە مسلمانەکەی توێ و ئەویش کافرێت و مەسیحێت و علمانێتەکەی منە کە بەو شێوازەیەکەم بۆی کە خەڵک مسلمانی لەبەر چاوکەی. زۆر باش مامۆستایان زۆر سپاس دەکەم و خی گەورە پاداشتی بەخێر بەریش لە ژیانمان ڕنگ پێ بداتەوە ئینشاءالله. ئامین ئەجمعین. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عەزیزیش. تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم، هەمووتان لە پەنای دادپەروەری خوا دابژین. خواتان لەگەڵ.